سڵاو هاوڕێیان، من هەرێم سێوێستی خۆشحاڵ دەم ئەگەر بتوانم لەم وانەیەدا کەمێک سوودتان پێ بگەێنم لەسەر چۆنێتی ئیدیتکردنی وێنە لە ڕێگەی بەرنامەی لایتڕۆمەوە. ئەم وێنەیەمان هەیە کە دوای ئیدیتکردن ئاوای لێ دەکەین. سەرەتا وێنەکە دەکەینەوە فایل import photo and video. لێرەوە شوێنە دیاری دەکەین کە وێنەکەی لێدێنین. من لەسەر دیسکتۆپە لایتڕۆم فایلس ئەو وێنەکەمانە ئیمپۆرتی دەکەین بۆ ناو لایتڕۆمەکە. سەرەتا پێش هەموو شتێک بۆی زانیاریەکان لەسەر وێنەکە بزانین، دوگمەی ئای دادەگرین. دەبینین کانون EOS 5D Mark III وێنەکە لە ڕێو کامێرە وەرگیراوە لە بەرواری 23/2012. ئەو وێنەیە لە ئینتەرنێت داونلۆدم کردووە، ڕاوفایلە بۆی ئیشی لەسەر بکەم و تێکایسەدانم. ئەگەر جارێک کە هەمان دوگمە داگرینەوە زانیاریەکانی کەمان دەداتێ. بۆ نمونە ئەپێچەر 8 بووە، ئایزۆی 100 بە شەتەر سپیدی 1/8، لێنزی 24/105. جارێکە جارێکنەوە بۆی لاسی. سەرەتا لە یەکێک لە گرنگەکانی فایلی ڕاو ئەوەیە کە دوای ئەوەی کە وێنەکەمان گرت ئەمە بۆ خۆمان دەتوانین دەستکاری وایت باڵانسەکەی بکەین لە ناو بەرنامەی لایتڕۆم. ئەم وێنەیە لێرە تۆزێک تاریکە، ئەو دەموچاوی کەسەکان، بەڵام ئاسمانەکە و بیناکانی سەرەوە ڕووناکەن، بۆیە چاومان زیاتر بەلای ئەوێدا دەبات. بۆیە ئێمە مەوەستمان کەسەکانە، بۆیە دەبێت زیاتر وای لێ بکەین کە چاوی بینەر بەراو دەموچاوی کەسەکانیان بەرەو کەسەکان بڕوات. پێش هەموو شتێک وایت باڵانسەکەی ڕێک دەخەین، دەکەین بە شەید لەبەرەوەی شوێنەکە سێبەرە، بۆ دەکەین بە شەید. دوای ئەوە توڵی هایلایت و شادۆ، ئەوە دوو تۆڵی زۆر گرنگ لە لایتڕۆمدا بۆ هەموو فۆتۆیەک، بە تایبەتی فۆتۆی لاندسکیپ. هایلایت ئەو شوێنانەیە کە ڕووناکیان زۆر بەرزە. بۆ نمونە ئێستا ئێمە کە لە هیستۆگرامەکە ئەو دوگمەیە داگرین، ئەو شوێنانەمانی شادە کە هایلایت بێنی ڕووناکی زۆر بەرزە، بەڵام ئەو ڕسمە هیچ شوێنێکی تێدا نییە کە ڕووناکی زۆر بەرز بێت، کە ئەمەش داگرین. ئەمەیان ئەو شوێنانەمان نیشاندا کە زۆر تاریک بێت. وەک دەبینین ئەو شوێنەمان بۆ شین دەکات، یعنی ئەو شوێنە زۆر تاریکە. بۆ ئێمە بۆی ڕێکی خین هایلایت شوێنە ڕووناکی زۆرەکان کەم دەکەینەوە، بۆی ڕووناکیان کەم دەبێت، کەم بێتەوە. وەک دەبینین ڕووناکیەکەی کەم دەبێتەوە ئەو منتیقەی سەرەوە. دوای ئەوە شادۆ کە ئەو شوێنانی ڕووناکیان کەمە بەرزی دەکەینەوە بۆی ڕووناکبوونەوە. وەک دەبینین موچاوی کەسەکان و ئەوانەش ئێرە هەمووی ڕووناک دەبێتەوە. دوای ئەوە white to black. white واتە سپی، نوختە سپیەکان، ئەو شوێنانەی کە ڕەنگیان سپیە. بۆی هایلایت و شادۆکە زیاتر ڕێک بکەوێت، دەست لەسەر دوگمەی ئۆڵ دادەگرین، ئینجا وایت زیاد دەکەین هەتا 1-2 نقطەی سوورمان دەست دەکەوێت. ئەوە بۆ هەموو زۆربەی فۆتۆکان ڕاستە، ئەوە بە تایبەتی لاندسکیپ هەتا 1-2 نقطەی سوورمان دەست دەکەوێت. اینجا لە بلاک هەم دیسان دەست لەسەر دوگمەی ئۆڵ دادەگرین، بەڵام بلاک کەم دەکەینەوە هەتا چەندین خاڵی سوور و زەرمان دەست دەکەوێت. ئێستا تەنها بەو چەند تەکنیکە وەک دەبینین ڕسمەکە زۆر گۆڕانکاری بەسەردا هات. دوای ئەوە پێویست ناکە دەستکاری کلاریتی بکەین، لەبەرەوەی ڕسمەکە شارپێن و ئەوانەی زۆر تاوە، ڤایبرانس و ساتوریشن و هەمووی تاوە. لێرە ڕەنگەکان هەمووی تاون. لێرە ئەوانە بۆچی بەکاردێ؟ ئەوە توڵێکی زۆر گرنگە. ئێرە هیومان هەیە، ساتوریشن لەگەڵ لومینانس. هیو بۆ ئەوەیە، بۆ نمونە ڕەنگی زەرد دەتوانی ڕەنگی زەرد هەیە تۆزێک مەیلە و سەوزە، ئەنی بەلای ڕەنگی سەوزدا هێشت سوورە،
بۆی لە ڕەنگەکەدا بۆ منە حەز لێ تۆزێک سوور دەرکەوێ ڕەنگە زەردەکان ئاوە کەمی دەکەینەوە بۆ لایەکە سەوز زەرکە زیای دەکەین ئەوە بۆ هەموو ڕەنگەکان لە خواتر ساتوریشنمان هەیە کەەوە تێری ڕەنگەکانە بۆ نەگرمەوێت ڕەنگی زەر زۆر تێربیان زۆر کاڵ بێت ئەوەشیان لومیناسکەوە زۆر گرنگە بۆ نمونە ڕەنگێک لە ناو ڕسمەکەتدا زۆر زەقڕووناکە دەتەوێت کەمی بکەوە ینی ئەوەندە بە زەقی بە ڕووناکی دەرنەکەوێت ئیدی یەلۆ دای دەبەزین تاریک دەبێت داریکە ئەوە بۆ هەموو ڕەنگەکان بەڵام ئێمە لێرە لەو ڕسمێتی ئیشمان باوانە نابێت سپلیت تۆنینگ ئەوەش سوودی خۆی هەیە لە وێنەی پۆرتریتدا کە دواتر ئاماژەی پێ دەکەین لێرە لە بەشی دیتیل ئەوەیە کە هەندێک جار ڕسمەکانمان شارە بنیان تۆزێک بلورە لێرە توانین شارپنی بۆ زیادکەین بۆ نۆ ڕسمە تۆزێک شارپنی زیاد دەکەین بەڵام کە لە ئەوەی کە زۆر گرنگە لە شارپن بیزانینەوەیە بۆ نمونە ئێستا ئێمە شارپنمان زیاد کرد بەڵام هەموو ڕسمەکەی بەیەکەوە هەمووی وەک یەک شارە بکرد بەڵام ئێمە نامانەوێت بۆ نمونە ئاسمانەکە شارە بێ بۆیە دەست لەسەر دوگمەی ئۆڵدا دەگرین ماسکینگ زیاد دەکەین وردە وردە منتیقی ڕەش پەیدا دەبێت وردە وردە منتیقی ڕەش پەیدا دەبێت ئێستا کە دەست لابین تەنها ئەو شوێنانەمان بۆ شارت دەکات کە سپین سەریکە لێواری دیوارەکان و لێواری بینایەکان تەنها ئەو شوێنانە شارە دەکات ئێمەش مەوەسمانەیە زیاتر ئێوە شار بکەن بۆ نمونە پێویستمانی ئاسمانەکە شار بکەن وەک ئاسمانەکە هیچ شارب نەکردن ئەوە زۆر توڵێکی گرنگە لە شارپینگدا اینجا لومینانس هەندێک جار ڕسمەکانمان بە تایبەتی لە شەواندا کە ئایزۆیان بەرزە نویسی تێدا پەیدا دەبێت بۆ لە ڕێگەی لومینانسەوە کە لومینان زیاد بکەین ئەو نویسە کەم دەبێتەوە دواتر لەژێر ئەوە دیتیل و کۆنتراست ئەوەیە کە دوای ئەوەی تۆزێک کە لومینانسمان زیاد کە ڕسمەکان زۆر ساف دەبن فلات دەبن بۆیە دیتیڵی زیاد دەکەین بۆی ئەو دیتیڵی کە پێشتر هەیەوە بۆی بگەڕێنەوە بەڵام لێرە پێویستمان بەوانە نابێت لەبەروی ئێمە ئەوانەمان پێویست نیە لەبەرەوەی نوێزینە ڕسمەکان لێنس کۆڕێکشن ئەوە کۆڕێکشنی لێنز بەپێی لێنزەکە حسابی لێنزەکە دەکا و کۆڕێکشنی ڕسمەکە دەکات ریموڤ کروماتیک ئەبرێشن لێرەش لێنس کۆڕێکشن پێویستمان پێی نابێت لەبەرەوەی تۆزێک وەک دەبینین سەری کەسەکان تێک دەدات بەس ئەوەی کە زۆر گرنگە لێرە ریموڤ کروماتیک ئەبرێشن سیرکەن لە لێواری دیوارەکە خەتی سەوز هەیە یان خەتی سوور هەیە لێرە لەسەر لێواری دیوارەکان سەریکەن ئەوە کە تیشکی خۆر لە دیوارەکان دادیان لە هەر لێواری هەر شتێک دەدادیان بۆ نمونە دارێک لە ناو وێنەکەماندا هەیە ئەو خەتە سوور و سەوزانە پەیدا دەبن ئێمە کە ریموڤ کروماتیک ئەبرێشن دەکەین ئەو خەتانە نامێنن وەک دەبینن نەما ئەوە زۆر گرنگە زیاتر ئەوەش لە لاندسکەیپدا بەکارێت دواتر دین بۆ خوارتر ئەوە ئیفێکت ئەوە ئەمە ڤینیەتینگە کە کەمیکەینەوە ڕسمەکە دەوروبەری تاریک دەکات بەڵام ئەمە لێرە پێویستیشمان بۆش نابێت ئێستا ئەوەی کە پێویستە ئێمە بکەین ئەوەیە ڕسمەکە ڕەنگەکەی وا لێ بکەین شێوازی پێی دەڵێن سینەماتۆگرافیک کەلەر چۆن سپلیتۆنیک بۆ چ بەکاردێت ئێمە وەک دەزانن بەشی هایلایتمان هەیە لەگەڵ شادۆ هایلایت ئەو شوێنانە کە ڕووناکیان بەرزە شادۆ ئەو شوێنان کە ڕووناکیان نزمە لێرە دەتوانین بەجیا ئەو شوێنانی کە ڕووناکیان بەرزە ڕەنگێکی پێ بدەین ئەو شوێنانی کە ڕووناکیان نزمە ڕەنگێکی پێ بدەین سینەماتۆگرافی کەلەر ئەوەیە ئەو شوێنانی کە ڕووناکیان بەرزە ڕەنگێکی زەردیان پێ دەدەین ئەو شوێنانش کە شاد و ڕووناکیان نزمە ڕەنگێکی شینی پێ دەدەین بۆ نمونە ئێمە لێرە ڕەنگێکی لە هایلایت ڕەنگی زەرد هەڵدەبژێری بە زۆر ڕەنگی زەرد هەڵدەبژێرین تۆزێک ڕەنگی زەر زیاد دەکەین تەنها ئەو شوێنانی ڕووناکی بەرزە ئەوێ زەرد دەکەن دێن لە شادۆ ڕەنگی شین هەڵدەبژێرین تەنها ئەو شوێنانی ڕووناکیان نزمە شینی دەکات اینجا لە باڵانس کە بەرەو لای ڕاست بیبین ڕەنگە زەردەکە زاڵتر دەبێت کە بەلاو چەبین شینەکە زاڵتر دەبێت ئێمە دەمێت تۆزێک شینەکە زاڵتر بێت لێرە سیرکەن تۆزێک ئیفێکتی هەوە بەڵام بکەم زیاتری بکەین شتێک کەشکە گرنگە لێرەدا وەک دەبینید موچاوی کەسەکان زۆر ڕووناک نییە واتە
دەوروبەری ڕسمەکە ڕووناکایی زیاترە دەوروبەری کەسەکان بۆ ئێستا زۆر چاوی بینەر بە لەولای دموچاوی کەسەکان ناڕوە لێرە و تووڵە بەکاردێنین ڕادیۆ فلتەر بەکاردێنین ڕادیۆ فلتەر بۆچی بەکاردێت بۆ نمونە مەگەر بمانەوێت هەر چوار دەوری کەسەکان تاریکین بەس دموچاوی کەسەکان ڕووناک بێت ئەوە لە زۆر بە زۆر مەبەست بەکاردێن ئێستا ئەمە دەمانێت چی بکەین تۆزێک دەوروبەری کەسەکان تاریک بکەین تۆزێک تاریکی دەکەین اینجا دانەی کە دێنین تۆزێک ڕووناکی دەکەینەوە ئینڤێرت ماسک عکسی دەکاتەوە بۆ نمونە ئێستا ئەمە دەوروبەری کەسەکان تاریک دەبێت موچاویان دەوروبەری تاریک دەبێت ناوەڕاستەکەی ڕووناکە کە بە عکسکەوە ئیفێکتەکەی عکس دەبێتەوە یەک تۆز شادۆ بەرز دەکەینەوە وەک دەبینە ڕووناک دەبێت تۆز کۆنتراستی زیاد دەکەین یەک تۆزیش ئەکسپۆژر شتێک کە لەبیرم چوو باسی کەم ئەدجەستمنت بڕەش ئەویش بۆ زۆر تووڵێکی بەسوودە لێرە بۆ نمونە ئەگەر بمانەوێت بەشێکی ئەو بەشێ ڕسمەکە یان هەر بەشێکی بۆ خۆمان هەڵی دەبژێرین تەحدیدی دەکەین ئیدی دەمانەوێت ئیفێکتەکە بخەینە سەر ئەوێ لێرە شۆ سیلێکتد ماسک ئۆڤەرلای ئەو شوێنانەمان نیشان دەدات کە کلیکی لەسەر بکەین ئەو شوێنانەمان نیشاندا کە تەحلیلمان کردووە بۆن ئەومان هەموو تەحلیل کردووە اینجا بە حەزی خۆت ڕووناکی کەم بکە چێ دەکەی ئەو شوێنێکە بەڵام لێرە ئیشمان بەوەشیان نییە ئەوەی کەماوە تۆزێک تێمپریچەری زیادکەین ڕسمەکەمان گۆڕانکاری زۆر بەسەر خۆت دەبینن زۆر گۆڕانکاری بەسەر داهاتوە سەری دموچاوی کەسەکە بەڵام تۆزێک نویسی هەیە وەک باسمان کرد لە لومینانس سەیریکەن لومینانس زیادکەی نویسی نایەن بەس ڕسمەکە زۆر لوس و ساف دەبێت بۆ ئێمە زۆر زیادی ناکەین حدێکی ئاسایی ئەوەی کە لەو ڕسمە پێویستە لێرە بیکەین هەر ئەوانەیە وەک مازمان کرد لە زوێنێتینگە ئیتر کە شتی کە بمان هەوێت دەتوانین لە فۆتۆشۆپیش هەندێک شت هەیە کە لە فۆتۆشۆپ دەکرێت بەڵام لێرە ناکرێت بۆ نمونە بە حەزی خۆت دانانی ڕەنگێک بۆ ڕسمەکەیان شتێک بۆ دەتوانین لە ڕێوە بکەین وەک دەبینین گۆڕانکارێکی زۆر زۆر بەسەر ڕسمەکەمان داهاتووە ئێستاش دەخەین ناو فۆتۆشۆپ کلیکی ڕاست دەکەین ئیدیت ئین ئەدۆب فۆتۆشۆپ CC لەوێ بۆ نمونەگەر بتەوێت ڕەنگی ڕسمەکە بە عام گۆڕیان هەندێک شت کە بە لایتڕۆم ناکرێت لابردنیش تو ئەوانە فۆتۆشۆپ باشتر لایتڕۆم ئێستا گەرمانەوێت بۆ نمونە ڕەنگێکی مەیلە و زەرد ڕەنگێکی گەرم دەینە ڕسمەکە تۆزێک سەرنجڕاکێش بێ با بکەین بە دوو لایر بۆی دوای سێری ئەوەکە بکەین کلیک لێرە دەکەین کەلەر ئۆڤەرلای لێرە ڕەنگێک هەڵدەبژێرین بە حەزی خۆمان من حەزم لەو ڕەنگەیە وەک دەبین کە زیادی دەکەی ئەوان کە زیاد دەیە بەڵام ئەوەی کە لێرە گرنگە بلێند مۆدەکەیە یعنی چۆن ئیفێکتەکە بخەیە سێرە ڕسمە بۆ ئێرە سۆفت لای زۆر گونجاوە وەک دەبینە زیاد و کەمی دەکەین تۆزێک وەک دەبین ڕسمەکەمان تۆزێک گەرمتر و سەرنجڕاکێشتر کرد لێرەوە چەند لایەرێکراوە بۆی لایەرەکان دەمت بکەینەوە فلاتێنن
image ئەوە ریزڵتی کۆتایی وێنەکەمانەوە چەند شتێکی زۆر سادە بوون بەڵام گۆڕانکاریێکی زۆر لە ڕسمەکانماندا دەکەن وەک دەبینن گۆڕانکاریێکی زۆر ڕوویداوە هیوادارم سوودی هەبوو بێت بۆتان و ئەگەر ویستان وێنەکانی من ببینن پیشەکانی من ببینن لینکەکەم لە ژێرەوە داناوە لە یوتیوب. سپاس.